ئازیزانم لەگەڵ بەردەوامی قەیرانی سووریادا هێشتاش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تاوتوێی هەرێمی دژەفڕین دەکات لە سووریادا. ئەم تاوتوێکردنە لە دەمێکدایە کە شەڕی سنووری لە نێوان تورکیا و سووریادا دەستی پێکردووە و لە واشنتنیش هەروە دێو نیگەرانیەکان زیاتر دەبن سەبارەت بە دەستێوەردان و پشتیوانیە زۆرەکانی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها حیزبوڵڵای لوبنانیش بۆ ڕژێمەکەی سووریا. هاوکاتی ئەوەی ژمارەیەکی زۆری تانکەکانی سووریا لەسەر سنوورن، وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێ شەڕەتۆپی سووریا و تورکیا مەترسی پەرەسەندنی توندوتیژیەکانی بەدوای خۆی داهێناوە. ڤیکتۆریا نۆڵان دەمڕاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکا. تورکەکان ئێجگار سوور بوون کە بە توندی هێرشی خۆیان دەکەنەوە هەر جارێک هێرش بکرێتە ناو سنوورەکانیان. ئەمە شتێکی ڕادەبەدەر ترسناکە و دەمانبات بەرەو ئەو خاڵی باسمان دەکرد سەبارەت بە مەترسیەکانی پەرەسەندنی قەیرانەکە بۆ دەرەوەی سنوور. ستیڤ هایدمێن لە نێوەندی شیکردنەوەی ئاشتی دەڵێ وەڵامەکانی تورکیا زیاترە لەوەی وەک ئاسایشی سنوور لێی بڕوانرێت. ئەمەش بەڕاستی هەوڵێکی ئاشکرای حکومەتە لە ئەنقەرە بۆ گۆڕینی هاوکێشەی سیاسی و فشارکردنی زیاتر نەک هەر تەنها بۆ سەر ڕژێمەکەی بەشار ئەسەد بەڵکو بۆ سەر کۆمەلگای نێونەتەوەییش سەبارەت بەم قەیرانە و بۆچیش پێویستە کۆمەلگای نێونەتەوەیی هەنگاوی زیاتر بنێت. لە دەمێکدا زیاتر لە 100,000 ئاواری سووریایی لە تورکیادان واشنتن تاوتوێی هەرێمی دژەفڕین دەکات لە باکووری سووریادا کە لەژێر کۆنتڕۆلی سەرهەڵداواندایە. بەردەوام دەبین لە قسەکردن لەگەڵ هاوپەیمانەکانمان لەسەر ئەوەی چۆن و چی و بۆچی کە لەسەر ئەم دۆسەیە بکرێت، واتە پێشنیازی دانانی هەرێمێکی بێفڕین کە هێشتا هیچ بڕیارێکی لەسەر نەدراوە. ستیڤ هایدمان دەڵێت سەرۆکی سووریا بەوە دەزانێت هەرێمی دژەفڕین لە بەرژەوەندیەکی زۆری سەرهەڵداوان دەبێت. سووریەکان وها دەڕوان نەبەرزبوونەوەی ئاستی ئەم قەیرانە لەسەر سنووری سووریا و تورکیا کە هەوڵێکی ترە بۆ نیشاندانی سووربوونی سووریا لەوەی ترسی نییە لە لەشکرێکی باڵای وەکو سوپای تورکیا یانیش ئەوەی ناتۆ پشتیوانی لە ئەنقەرە بکات. بەڕێز هایدمەن دەژڵێت حکوومەتی سووریا وەها هەست دەکات یارمەتی دەرەکی هەندەرە بۆی لە دەمێکدا پشتیوانی نێونەتەوەیی لەشکری بۆ سەرهەڵداوان سنووردارە. وا هەست دەکات کە رووسیا و چین و ئێران و حەزبوڵڵا بە تۆکمەیی لەگەڵی دابن. وا هەستیش دەکات هەوڵەکانی کۆمەلگای نێونەتەوەیی بۆ زیادکردنی پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن لە بەرژەوەندیایەتی. حزبوڵڵای لوبنانی دەڵێت هیچ جنگاوەری لە سووریادا نین، بەڵام هێشتاش ئەمریکا نیگەرانە بەرامبەر هەروە دیو زیادبوونی کاریگەریەکان و دەستی ئێران لە سووریادا. ئەگەر مۆسکۆ بەم شتانە نیگەران بێت پێشتر نیگەرانیان دەربڕیوە سەبارەت بەوەی کێ پاش ئەسەد دێت. ڕوانینی ئێمەش ئەوەیە ئێستا چی ڕوودەدات کە هێشتاش ئەسەد لە دەسەڵاتە. زۆربوونی هەوڵەکانی هەموو جۆرەکانی توندڕەوی، هەوڵەکانی ئێران بۆ نانەوەی کێشە تاپەرە بسنێن بۆ درەوەی سنوورەکانی سووریا. خانم نولان دەشڵێت ئەمریکا کار لەگەڵ هاوپەیمانەکانی دەکا ئەوانەی چەک بۆ سەرهەڵداوانی سووریا دابین دەکەن بە مەبەستی دڵنیابوون لەوەی ئەو چەکانە ناکەونە دەست ڕێکخراوە توندڕەوەکانەوە.